ئەمە گوندی ئاڵسیاوە سەر بە ناحێسی تەکە و قەزای شارباژێر ئەمە کەسێک هەڵساوە بە پاکردنەوەی ئەم دوو بۆ سێ دووەنم ئەرزە بێت زیاد لە 1000 داری بڕیوە لەم سنوورە و دارەکانیشی بردووە و بۆ زۆربەی دارەکانیشی لە شوێنی خۆیان سووتانوە. بەڕاستی ئەمە دیاردێکی ناشرینە ئەم ئەرزە ئەرزانە سەخەرین و مڵکی دەوڵەتن بەڵام کۆمەڵی خەڵک تەسەڕوف و بازرگانی شتی پێواکەن و خۆشبەختانە ئێمە لە دوای گەڕان و ئەوانە مفرەزەکانمان توانیمان و هەم کەسەکە دەستنیشان بکەین و هەم شوێنەکەی بدۆزینەوە و ئەمەش ئێستا کەسەکەمان دیاری کردو و ناوی بەڕێز دادۆرمان لێ ئاگادار کردو فەرمانی گرتمان بۆ دەرکردووە و ئەم کەسە ڕوبەڕووی دادگاکەین و کاری یاسایی لەگەڵا ئەنجامەدەین. بەڵام ئێمە هەلێرۆ داواکەین لە هاوڵاتیانی خۆشەویست پابەندی ڕێنماییەکانی دارستان من بەڕاستی ئەمە تێکدانی ژینگەیە ئەمە بەڕاستی ژینگەی سنوورەکەمان تێکەدەن و ئێمە ڕێنماییمان داوە بە خەڵکی سنوورەکە بە گوندەکان بە ئەنجومەنەکان لەم سنوورە ئەتوانن بە شێوەیەکی جوان دارەکان هەڵپاچن و بۆ ئەوەی کە بۆ گوندەکان کە ئەوان نێزستان لێرە ئەمێنن و هەم ئیسفادەی لێ بکەن و هەم دارەکانیش نافۆتیە زیاتر وەچێکی جوانتر دروستەکە شتێکی جوانتر دروستەکە ساڵ بۆ ساڵی ئایندا هەم ئیسفادەی لێکرێ. بەڵام ئەمانە بەڕاستی گوێنادەن بە ڕێنماییەکانی دارستان و کاری نایاساییەکەن ئێمەش بەڕاستی بەبێ جیاوازی بەبێ ئەوەی بزانین لە هەر پێگا و لە هەر جێگایەکە ئەمانە ڕوبەڕووی دادگاکەین و کاری یاساییان لەگەڵ ئەنجامەدەین. چەند دەربڕاوەتەوە بەچمە بەسێک بڕیانێت ئێستا ئەم دارە دوو شوێنە ئەم بەر کە بڕاوەتەوە زیاد لە 1000 دار بڕاوەتەوە ئەمە دوو کەسن و ئەمانە تەنها بۆ بازرگانیە بۆ فرۆشتنی ئەرزەکەیە بۆ بەکارێنێت بۆ ئەوە نییە کە بڵێ بۆ سووتاندن و زۆپای خۆیان بێت بەڵام لەبەرەوەی ئەم خەڵکانە کار و تیجارەت بە مەرزانەوە دەکەن. هیچ ڕێنماییەک هەیە بۆ خەڵکی ئەم ناوچەیە کە بە شێوازێک دار ببڕنەوە بۆ پێدەویستی خۆی وڵی ڕێنمایەکە وەکو چۆن وەکو ئێمە ئەزانی ئێستا دارەکان ئەگەر هەڵپاچی بە شێوەیەکی مۆدیل بە شێوەیەکی ئەوەی کە گوێ لە ئێمە بگرن و دارەکان سوودی لێوەرگن و ئەوانی سوود لە داری بەش دارەکە وەرەگرن ئێمە ڕێنماییمانداوە و مەفرەزماندانەوە خەڵکماندانەوە تەنها بۆ گەڕان هەردیەک هەر پێویستی بۆ بوو کە ئێمە ڕێنمایی بکەین یەنە لامان عریزەیەک دەنە جەنابی قایم قام ئەوش بۆ ئێمە نووسی ئێمە مفۆز خەفەری لەگەڵا ئەنێرین پێی ئەڵێن بەم شێوە دارەکان هەڵپاچە و دارەکان هەڵپاچی ئەوش بەشی ئەوەی کە لێ ئەبات وەزستان بتوانێت بەکاری بێنێ و هەم دارەکەش نافۆتێ ساڵێکی تر باشتر و جوانتر گەشەکە و بە قۆترە بێت. بڕینەوەی ئەم دارانە چی زیانێک بە ژینگەی کوردستان نەگەیەنێت؟ وڵی ئەداین چۆنە خۆتان چاگەزان دارێک دار بەڕوویەک بە چەند ساڵ گەورە ئەبێ بە چەند حاڵەت دروست ئەبێت بەڕاستی ئەمە دیادێکی خراپە. ئێستا ئەم هەزاردارە قەت بە 10 ساڵی کە بە 20 ساڵی قەرەبووی مەزاردارە دروست نابێت و داری بەڕوو بێ و هین بێتەوە لەبەرەوەی ئەگەر بەڕاستی ئیجران نەکرێت ئەگەر خەڵک بەڕاستی خۆی وشیار نەبێت ئەگەر خەڵک خۆی گوێ لە ڕێنمەکانمان نەبێت وردە ئەم دارانە بەڕاستی لە ناوەچی ئەم دارانەش بەڕاستی سامانێکی زۆری خەڵکە ئەمە مڵکی خەڵکە مڵکی شخصێک نییە تەنها شخصێک بتوانێت ئەم شتانە بەکاربێنێت ئەوە بۆیە لەبەرەوەی بەڕاستی خراپ. وڵی هەموو ساحەیە لە هەموو شوێنێک بەڵام بکو ئەم حاڵەتە نەبووە ئەنێ هەبووە شوێن مەسەلا 50 داری بڕیوە مەسەلا 40 داری بڕۆ 100 داری ئەمانە هەبووە بەڵام ئەمە بەڕاستی کارەساتە کابرایەک هەستاوە زیاد لە 1000 دار ببرێت دووسێ دووەنم ئەرز پاکات و ئەگەر فرێشی نەکەوتین زیاتریش داریە بڕی و زیاتری شوێنەکانی تاختەکە بەڵام خۆشبەختانە پێمانزانی و ڕوبەڕووی دادگایەکەن و کاری یاسایی لەگەڵ دەستگیر نەکراوە بەڵام فەرمانی بەڕێز دادۆرمان وەرگرتووە و ناوی سیانیشمان وەرگرتووە ئەزانین کێ. تەمەنی دارەکان چەند بۆ کە بڕۆن؟ وەڵا ئەم داران لە 1 ساڵ و تا 5 ساڵی تایە.